بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لێبێت لە بەرنامەی تەندروستی ئەم جارەمان باز لە گرنگی لە بەکارهێنانی دەرمانەکەین. هەمومان نەزانین کە دەرمان قۆناغێکی زۆر گرنگە لە چارەسەرکردنی نەخۆشیەکانمان. هەندێک جار نەخۆشەکە پاشەوەی سەردانی پزیشکی شەکاوە، پزیشکەکە دەستنیشانی نەخۆشیەکەیەکا و دەرمانی بۆ نووسێ لە قۆناغی وەرگرتنی دەرمان و بەکارهێنانی دەرمانەکەی لە ماڵەوە نەخۆشەکە شکستە هێنێ، هەرچی خۆی ماندوو کردووە و پزیشکەکە پێوەی ماندوو بووە و چارەسەری وەرگرتووە و کاتی ڕۆشتووە و سەردانی نەخۆشخانە و کلینیکی کردووە و مەسروفێکی باشی کردووە، هەر هەمووی بەفی ڕۆژێ لەبەرەوەی کە ئەم نەخۆشە بەپێ ڕێنمایی زانستی دەرمان وەرناگرێ، دەرمان بەکار ناهێنێ، گرنگی بە کوالیتی دەرمانەکەی نایە، کۆرسەکەی تاو ناکات، دەرمانەکان لە کاتی خۆی و بە شێوەی خۆی نایخوات، یاخود هەندێک جار بەدەر لەمە نەخۆش لە کاتی بەکارهێنانی دەرمانە بەبێ ڕێنمایی ئێمە ئەمە زۆر دووبارەکەینەوە بەبێ ئەوەی پزیشک بۆی بنووسێ کۆمەڵێت دەرمان بەکارهێنێ و وەگەوەی خۆیان لەن دەرزی بەکارهێنێ و مۆغەزی هەڵەواسێ و هەموو ئەمانە کۆمەڵە کارەساتن کە لە کوردستان بەداخەوە تا ئێستاش ڕێگری لێ نەکرا و هیچ بنەمایەکی زانستیان نییە زۆرینەیان کە نەخۆش خۆی لە دەرمانخانەکان لە ناوڕینگە میلیەکان لە دەرمانخانەی میلیەکان لە کۆڵانەکان بەداخەوە ئێستا و ئێستا بە بەردەوامی بەکاری ئەهێنێ بەدەر لە زیان بە نەخۆشەکە و هیچ سوودێکی نییە. ئێمە لەم بەرنامەیە بە میوانداری پزیشکێکی بەڕێز دکتۆر ڕەهێڵ فەرهاد کە پزیشکی دەرمانسازە قسەیەک لەسەر ئەم بابەتانە ئەکەین. بەڵێ خۆشەویستان، ئێستاش لەگەڵ دکتۆر ڕەهێڵ فەرهاد پزیشکی دەرمانساز چەند بابەتێکی گرنگ لەسەر قۆناغی بەکارهێنانی دەرمان باسەکەین. ئەوەی کە پەیوەندی بە بەکارهێنانی دەرمانەوە هەیە، دوای ئەوەی کە نەخۆش ئەبینرێ لەلایەن پزیشکەوە و چارەسەر دەستنیشانەکرێ و دەرمانی بۆ نووسێ، ئەم قۆناغی کە ئەمێنێتەوە وەک باسمان کرد زۆر گرنگە. چەند بابەتێکی گرنگ سەبارەت بەما و سەبارەت بە دەرمان بەگشتی و ئەوەی کە بابەتێکی هەڵایەکی زۆر گەورەی هەیە لە نێو کۆمەڵگای لە ئێستاە لەسەر دەرمان، لەسەر کام دەرمانە باشە و دەرمانی ئەوەی کە ڕێکلامی بۆ ئەکرێ و هەروەها لە ئێستاە بەهۆی کرانەوەی جیهانەوە بەشێکی زۆر لە خەڵکی لە ڕێگای ئۆنلاینەوە بەبێەوەی بگەڕێنەوە بۆ پزیشکی خۆیان یاخۆت بە شێوەیەکی زانستی لە ڕێگای ئۆنلاینەوە دەرمان وە دەسەخن لە ماڵەوە. با لەگەڵ دکتۆر ڕەهێڵ کۆمەڵی قسە بکەین لەسەر ئەم بابەتانە. کاک دکتۆر بەخێر بێی. سواز بۆ ئێوەش بەڕێزی مەمنون. زۆر سپاس. کاک دکتۆر با لەوێەوە دەست پێ بکەین، پێم خۆشە قسەیەک بکەین لەسەر ماف و ئەرکی نەخۆش. تۆی هاوڵاتی کە نەخۆشیشی لە هەمان کاتە ڕۆیتە دەرمانخانە، مافت چییە و ئەرکیشت چییە و پێویستە لە دەرمانخانە چیت بۆ بکرێ و جەنابەت چی بکەیت؟ دەست خۆش دکتۆرگیان، ئەم پرسیارێکی زۆر گرنگە نەخۆشی ئەمە بزانێت کە لە ناو دەرمانخانە یا تەنانەت لە لای پزیشکیش مافی چییە و ئەرکی چییە. ئەوەی کە تابەتە بە مافەکانی نەخۆش لە دەرمانخانە، یەکەم پێویستە تەواوی ئەو ڕێنمایە پزیشکیانەی تایبەتن بە دەرمانەکە ئیتر لە کاریگەری لاوەکی و کاریگەری سەرەکیەکانی دەرمانەکە بیزانێت و بە نەخۆشی بوترێ. نەخۆش ئازادە لەوەی کە ئەم دەرمانە ڕازیە بێ کە وەری بگرێ یا وەری نەگرێ. ئەمە مافێکی سەرەتایی نەخۆشە و مافی سەرەکی نەخۆشە کە تەواوی ڕێنمایەکان لەسەر شێوازی بەکارهێنانی دەرمانی پێبووترێ و شێوازی هەڵگرتنی دەرمانی پێبووترێ و پێویستە پێی بووترێ ئەم دەرمانە لە چ کاتێکا بخورێ، لەگەڵ چیا بخورێ، لەگەڵ چیان نەخورێ. و پێویستە نەخۆش ئەمە تابەت بە مافەکانی ئەرکەکانی پێویستە پزیشکی دەرمانساز لە کاتی پرسیارکردن لەم نەخۆشەیە بۆەوە دەستخستنی کۆمەڵێک زانیاری بۆی بزانانی کە ئایا ئەم دەرمانە گونجاوە یا گونجاو نییە، بۆی پێویستە بەڕوونی و بەڕاستی هەموو ئەو زانیاریانی کە لێ داواکرێ بیڵێت، هیچ زانیاریەک نەشارێتەوە. بە نمونە کاتێک دەرمانێکە نووسێ بۆ نەخۆش، پزیشکی دەرمانسازەکە پێڵێ ئایا تۆ زەختت نییە؟ ئەگەر بڵێن نەوەڵا شتێکی وانە، ینی ئەمە وەڵامێکی غامزە، ئەبێ بە دەقیقی بزانێت کە ئەم نەخۆشە زەختی هەیە یان نا، چونکە لەوانەیە ئەم دەرمانە گونجاو نەبێت لەگەڵ ئەوانەی کە زەختیان هەیە یا مەسەلەن ئەوانەی کە شەکریان هەیە. بۆیە پێویستە بەڕوونی هەموو ئەو زانیاریانەی کە هەیەی کە دلێ داواکرێت لەلایەن پزیشکی دەرمانسازەکەەوە بەڕوونی بیڵێت. زۆر باشە کاک دکتۆر، ئەوەی کە باست کرد تا چەنە لێرەی بینی؟
بەداخەوە زۆر بەکەمی طبعاً شتەکە دوولایەنەیە بەشێکی پەیوەندی بۆیەکە نەخۆش ئامادە نییە یاخود زانیاریەکانی بەڕوونی ناڵێ بە پزیشکی دەرمانسازەکە و بەشێکیشمان بەهۆی لۆدێکی زۆر لەسەر دەرمانخانەکە فریای ئەوە ناکەوین یاخود ناتوانین بە جوانی تەواوی ئەو ڕێنمایانەیە کە پێویستن بۆ نەخۆش لەسەر دەرمانەکە بەڕوونی و بەڕاشکاوی و بەوازحی بیگەین بە نەخۆشەکە. زۆر باشە کاک زۆر وەکە وتێ نەخۆش بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان هێندەی ئەویان لا گرنگە کە دەرمانەکە بە نرخێکی کەمتر وە دەست بخەن ئایا ئەویان لا گرنگە کە بزانن لە کام دەرمانخانەی کڕن و ئایا لەو دەرمانخانەیە پزیشکێکی دەرمانساز ڕێنماییەکا بۆ بەکارهێنانی دەرمانەکە و دەرمانەکەی پێەیە یاخود کەسێک کە پسپۆڕی لە بوارەکە نییە. بەڵێ کاکتۆر لە ڕاستیە مشکیلەی بوونی بازاری ئازاد و کۆنتترۆل نەکردنی سێکتەری دەرمان لە کوردستانە مشکلەیەکی گەورەی ناوەتەوە لە ناو بازاری دەرمانە بەداخەوە دەرمان کە کۆڵەکەی چارەسەری نەخۆشە بۆتە سەبەبێک کە خەڵک زۆر بە نادیدە زۆر بێ ئەهمیەت سەیری ئەم بابەتە بکە بۆ نمونە نەخۆشێک کاتێک دکتۆر تشخیصێکی جوانی بووە کات قەرارەدا کە دەرمانێکی بدرێتێ ئەم دەرمانە بۆ ئەوی بەڕێکوپێکی نەخۆشەکە وەری بگرێ پێویستی بە کۆمەڵێک زانیاری ڕوون و وازح و تەواو تەفاسیلە تایبەت بە دەرمانەکە بدرێ بە نەخۆش بەڵام نەخۆشەکە زۆر جار مساعید نییە بۆ ئەم شتە نەخۆشەکەەوەی کە بەلایەوە مهمە کاتێک پزیشکی دەرمانسازەکە هەرچەند معلوماتی پێ بدا هەرچەند ڕێنمایی پێ بدا هەرچەند بە زانستیانە دەرمانەکەی بۆ ڕوون بکاتەوە ئەوەندە بەلایەوە مهم نییە بەقەدەرەوەی کە بەلایە مهمە دەرمانەکە بارزانتر بکڕێ ئەمە ژوا ئەکات زۆر جار ئێمەی دەرمانساز بیر لەوە بکەینەوە کە منافسەکە لەسەر ئەساسی کوالیتی پێشکەشکردنی سەرویسەکە بۆ نەخۆش دابەزێت واز لە کوالیتی بێنین بین بیخینە سەر ئەساسی منافسەی سعر چونکە نەخۆش خۆی ئەمە ئەوێ بەڕاستی بەداخەوە نەخۆش کاک زۆر کە جەنابەت منافسەکەت خستە سەر سعر و لە کوالیتی وازهێنا کێ زەرەکە بەتاکید نەخۆش زەرەکە بەتاکید نەخۆش زەرەکە چونکە کاتێک کە تۆ ئاماد تەرکیزت لەسەرەوە نەبوو مەسەلەن من وەکو دەرمانسازێک بیر لەوە بکەمەوە دەرمانسازێکی تر یان سەیدەلەیەکی تر منافسم لەسەر ئەساسی کوالیتی منافسەی بکەم لایەنی زانستی خۆم بەرەو پێش بەرم خزمەتی نەخۆش زیاتر بکەم منافسەکەم واز لێ هێنا خستمە سەر ئەساسی سعر ئەو کاتە من ناچم بە دوای بابەتە زانستیەکانە ناچم خۆم ئەبدەیت کەم بزانم چی شتێکی تازە هەیە لەسەر ئەم دەرمانە بۆی کە بۆ نەخۆشەکانم زەرون بیزانن واز لەو شتایەنم شوێنی منافسەیەکی بازاڕیانەی بەداخەوە نامەشروع بکەوم کە منافسەی سعرە بەڕاستی هەر شتێکیش کە منافسەکە کەوتە سەر ئەساسی سعر بەداخەوە کوالیتی تەواو لەو بینەیە لە ناوەچێت لە مەشە ئەگەر ئەمە بۆ شتێکی تر ئاسایی بێت بەڕاستی بۆ سێکتەری تەندروستی و بابەتی دەرمان بابەتێکی زۆر مەترسیدارە. زۆر باشە کاک دکتۆر ئەمەی کە ئێستا هەیە ئەبێ گازەندە لە شێ بکەین تەنها لە وەکەڵێ دەرمانسازان و ئەوانەی کە سەرپەرشتی بواری دەرمانەکەن یاخود هاوڵاتی خۆشی گلەیی لەسەر لێرەیە بە بڕای من گلەی سەرەکی و یاخود سێکتەرانی تەندروستی و بەرپرسانی تەندروستی و دکتۆرگیان هەر بابەتێک کە بە قانون ڕێکخرا من هەرچەند بمەوێ ئەم شتە تێک بدەم هەرچەند بمەوێت لە بەرژەوەندی خۆم شتەکە ڕێک بخەم قانون ڕێگەم پێنادا بەڵام شتێکە بە قانون ڕێک نەخرا و کاتە ئەکەوێتەوە سەر ئەساسی شەخص ئێتر شخصەکان خۆیان قانون بۆ شتەکە دانین شخصەکان خۆیان بە ئارزووی خۆیان شتەکە ڕێکەخەن کاتێک من قانون ڕێگەی پێنەدام کە مەسەرەن ئەم دەرمانە لە 1000 دینار کەمتر بفرۆشم سەیدەلەکەی تەنیشتیشم بە 1000 دینار بوو ئیتر خەمی ئەوم نییە من یەم تەرکیزەکەم لەسەر ئەوەیە کە لەسەر ئەم دەرمانە تەواوی معلوماتی زانستی بدەم بەم نەخۆشە بۆ ئەی وا لەو نەخۆشە بکەم کە من وەکو ستانداردێک وەکو ڕیفرەنسێکی علمی ببینێت وای لێ بکەم کە لەسەر ئەساس لەبەر کوالیتی سەردانی من بکاتەوە نەک لەبەرەوەی کە من هەرزانترم دروستە یعنی نابێت بە بڕای من گلەی لە هیچ کەسێ بکەم ئەگەر من بێم بڵێم با من خۆم ئەم شتە ڕێکخەمەوە ناکرێ چونکە ئەگەر من هەرچەند معلوماتی زانستی بدەم بە نەخۆشەکە تاو بزنسەکە یاخود بازرگانیەکە یاخود دەرمانخانەکە فەشەل ئەهێنێ کاتێک ئەبینم خەڵک ئەوەندە خەڵک بەلایە مهمە دەرمانەکە بارزانتر دەستکەوێ و منافسەکە هەیە لە بازاڕە نەخۆشی شێوێ ئیسفادە لە منافسەیە بکە ئەو کاتە بەشێکی زۆرمان یعنی واز لە باگراوندە زانستیەکەمانە یعنی واز لە ئەو معلوماتە زانستی کە پێمانە
ئەیهێنین و تەرکیزمان لەسەر هەرزانەکەیە. بەڵێ بە دنیاییەوە بەداخەوە ئێستا ئەوەندەی کە ئەبینی لە دەرمانخانەکانە تەنها دەرمان ئەیرێ بە نەخۆش تەنها ئەوە هیچ واز لەوە بێنە کە زۆرینەی بەبێ ڕەشەتێ دەرمان بێ بە نەخۆش و یەکسەر پاری لێ وەرگرە دەرمانی پێ بوو پای لێ وەرگرە واتە گەلە دەرمانخانەیەکە دانیشی بەداخەوە بەدەر لە چوار خەتی ماجیکێک و چوار کەلیمە قسەی پێشنان و دوایان هیچ ڕێنمایەکی زانستی دیکە نبینی لەو دەرمانانی کە ئیرێ بە نەخۆش لە کاتێکە ئابوو لەگەڵ پێدانی دەرمان بە نەخۆشیەکە 5 خولەک وەک جنابەت باس کرد پزیشکێکی دەرمانساز پرسیار لە نەخۆشەکە بکە ڕێنمایی بیا لە کاتێکە جاری وا هەیە ئەم دەرمانە بۆ کەسێکە کە ئەم کەسەی دەرمانەکەی پێ هەر نازانێت چیە تەمەنی چەنە چ نەخۆشیێکی هەیە دەرمانی دیکە چی هەیە بەداخەوە کاک دووسۆر پێم خۆشە باز لە بابەتێکی دیکە بکەین ئەمەی کە باسمان کرد تا ڕادەیەک ماف و ئەرکی نەخۆش و بارودۆخی دەرمان بوو تا ڕادەیە لە کوردستان بەڵام کۆمەڵی بابەتی هەنووکەی دیکە هەیە کە گرنگە بەلامەوە پێم خۆشە باسییان بکەین کە لەوانە وەرگرتنی دەرمانە بۆ ئیشتیها بۆ ئەوەی کە ئەڵێ مناڵەکەم یا کەسێکی گەورەیە ئیشتیهای نەماوە ئەمەش ئەم بابەتە زۆر زۆرە هەندێکیان سربەخۆ بە حاب بە شروب دەرمان وەرەگرن و ئێمەش زانین کە نەمانی ئیشتیها لەوانەیە هەندێک جار فەنکشنێکی ئاسایی بێ لەو کەسەیە نامێنێ هەندێک جاری زۆریش ڕبتی بە نەخۆشیەک ئەندەرلاین دزیزێکەوە هەیە کە ئیشتیهاکەی نامێنێ و پێویستەوە چارەسەر بکرێت تاکو ئیشتیهای گەڕێتەوە ئەم بابەتە تۆ قسەت چێ لەسەری دکتۆری عزیز طبعاً سەبارەت بە هەموو دەرمان ینی ئەگەر واز بە تەنیا باسی و دەرمانانە نەکەین کە بۆ ئیشتیهایە پێویستمان بۆیە نەخۆش وریا بکەینەوە لەسەر ئەوەی کە چ کاتێک پێویستە دەرمان وەربگرێ و ئایا نەخۆش ئەومان بیرچوو لە باسی مافەکان یا باسی ئەوە بکەین کە مافی نەخۆش نییە هەچ کاتێک هەش دەرمانێکی ویست دەسیکەوێ بە نمونە مەسەلەن من ئەمەوێت دەرمانێکی ئیشتیام دەستکەوێ یعنی ئەو مافی من نییە ئەبێ بزانم ئایام دەرمانە بۆ من گونجاوە یان نا ینی بەداخەوە بەڵام ئێستا لە وڵاتیمەوە نییە هەش دەرمانێکت بێشتە دەرمانخانەوە ئەتوانی بە ئاسانی دەستەکەوێت بابەتی ئەگەر باسی بابەتی ئیشتیها بکەین وەکو جەنابەت ئاماژت پێدا هەنێک جار تەنها نیشانەیەکی ئاساییە بەڵام هەنێک جار ئەم نەمانی ئیشتیهایە نیشانەیە بۆ نەخۆشیێکی زۆر مەترسیدار بە نمونە ئەکرێم کەسە شەرپەنجەی هەبێ ئەکرێم کەسە کێشێک لە کۆلۆنیا هەبێ ینی تۆ کە دی کە دەرمانی کێدەی تێ تەنها نیشانەی کەمی ئیشتیهاکە ناهێڵی کە ئەکری ئەم نیشانەیە زەنگێک بێ بۆ تۆ بۆی کە تۆ بچی سەردانی پزیشک بکەیت بۆی زوو فریای بێ لە هەمان کاتە زەنگێک بێ وەک جەنابەت باس کرد بۆ پزیشکەکەش کە بە دووادە چۆنێکی دیکە بزەبت بۆ ئەوی کە تۆ زوو بچی بەدەم نەخۆشەکەتەوە بەڵام کە تۆ هاتی دەرمانێکە دووەرگرت ئەم نیشانەیە کپەکەیتەوە ئیتر ئۆتۆماتیکێن ئەو نەخۆشی کە سەبەبی کەمی ئیشتیهاکەیە بەردەوامە لە تەشەنە سندن بۆ نمونە بەسیترینش بەشێک لەو دەرمانانی کە بۆ مەسەلەن نەمانی ئیشتیها بەکارهێنرێت مەسەن بۆ کەمی ئیشتیها بەکارهێنرێت وەکو چارەسەری کەمی ئیشتیها بەکارهێنرێت یەکێک لە هۆکارەکانی کەمی ئیشتیها مەسەلەن قەبزیە ئەکرێم کەسە کۆڵۆنی گیرابێ یا مەسەلەن قەبز بێ ئەم دەرمانە خۆشی سەبەبە بۆی کە قەبزی دروست بکە باشە ئەم دەرمانە مەسەلەن خۆشی سەبەبە بۆی کە قەبزی دروستکە ئەکرێ ئەم نەخۆشە بەرەو ئەوە بڕات بە تەواوەتی توش حاڵەتێک بێ تووشی باوڵ ئۆبستراکشن بێ یاخود تووشی گیرانی کۆلۆن ببێ کە ئەمە زۆر مەترسیدار بۆیە وەکو ئاماژەمان پێیە نەمانی ئیشتیها ئەکرێ خۆی سادە بێت یعنی نیشانەیەکی بەسیط بێ ئەکرێ هۆکارەکەی فیزیکی بێ ینی کێشەیەک هەبێ لە جەستەمانە یا ئەکرێ دەرونی بێ ئەگرێ کەسەکە مەسەلەن کاتێک دایکێگەڵە من مناڵەکەم ئیشتیهای نەماوە ئەکرێ ئەم مناڵە لەژێر تەنگەشەیەکی دەرونی خراپا بێ ئەکرێ مەسەلەن لە مەکتەب یا لە شوێنێک یا لە کەوتبێ دەژێر پاڵەپەستۆیی دەرونی خراپەوە ئیشتیهای نەما کاتێک تۆ شروبەکە ئێیتێ تۆ نەخۆشیەکە پەردەپۆشەکەیت و لە نەخۆشیەکە بە بەردەوامە لە تەشەنە سندن و بەڵام تۆ یەک نیشانەیەت کۆنتترۆل کردو بۆیە گرنگە نەخۆش نەک بە تەنها کەمی ئیشتیا ئەوەندە وعی هەبێ کاتێک نیشانەیەکی تیا دەرەکەوێ بزانێت یعنی ئەوەنە وعی هەبێ بزانێ ئەم نیشانە خۆی نەخۆشیەکەی یا نیشانی نەخۆشیە یا هیچ نەبێ مشاورە بە پزیشکێک بکات پێشەوەی کە بچێتە دەرمانخانەوە بڵێ شروبێکی کەمی ئیشتیان بدەن دیسانەوە پرسم ئەمەش زۆر ئەبینی کاک زۆر بەتاکی زۆر زۆرە دەرمانخانەکانمان پڕن لەوەی کە ڕۆژانە لەبەر ئەوەی لە ئێستاە زۆرێک لە دایک و باوکان بەدەست کەمی ئیشتیهای مناڵەوە ئەناڵێنن ئیشتیهاکە چۆن چۆنیە من یەک نمونەی بەسەر بباسەکەم
بەداخەوە دایک و باوک لە باتیەوەی بێن کۆنتترۆڵی خەوی مناڵ بکەن کە ئەمە زۆر تەئسیری لەسەر ئیشتیای مناڵ هەیە کاتێک کە تۆ دیت دایکێکگەڵە من مناڵەکەم ئیشتیهای نییە بەڵام کە پرسیاری لێکی سیرەکەی ئیشتیهای بۆ خواردنی سەر سفرە نییە بۆ برنجوشلە نییە بەڵام ئیشتیای بۆ جبس و بۆ لەفە و بۆم خواردنانی کە خواردنی خێران بۆ فنگر و ئەمانە هەیە ئەمە مەترسیدارە بەڕاستی ئیشتیهای بۆ خواردنی ناتەندروست هەیە بەشێکی ئەمە پەیوەندی بۆیە کە مناڵەکانمان تا سعادێک و دوو شەو خەریکی موبایل و ئایپاد و ئەم شتانن خەریکی یاریکردن بە موبایل ئەمەش تێکچوونی سیستەمی خەو ئۆتۆماتیکیان تەئسیری لەسەر هەموو جسم ئەبێت یەکێک لەوانە تێکچوونی ئیشتیهایە وای لێ ئەکات کە مناڵەکە خوو بگرێ بۆ خواردنانەوەی کە بەدەم سیرکردنی ئایپادەوە ئەیخواوەکو جبس و وەکو ئەمانە واز لە خواردنانەی سەر سفرە بێنێ کە ئەمانە تەندروستترن بۆیە دایکان و باوکانەوەی پێش ئەوە بێن ئەم شتە کۆنتترۆل بکەن پێشەوەی بچنە دەرمانخانە خۆیان دەرمانخانەیان هەیە لە ماڵەوە ئەتوانن ئیسفادەی لێ بکەن پێشەوەی بێن پارە بدەن بە دەرمانێک کە من بیاندن کاک دکتۆر دەرزی تێکەڵە هەر ئەو نەڵدم بەسە ڕاستی ئەمە کارەساتێکی زۆر مەترسیدارە کە ڕووی لە وڵاتی ئەمە کردو ئەمێ بە چیرۆکێک باسی ئەم شتتان بۆ بکەم ئەگەرنەوە وەختی خۆی کاتێک سوپای مەغۆڵەکان نزیک یەکێک لەم وڵاتانەی کە لەم وڵاتانی دۆلی عەرەبیە بێتەوە سەرۆکەکەی ئەڵێت ئەچێتە لایەن ئەچێتە لای وەفدەکەیان ئەڵێ کاکە من عازێم بە لەشکری وڵاتەکەی خۆم کە شەڕ لەگەڵ ئێوەیان نەکەن و وڵاتەکەم تەسلیمتانە بێت بەڵام بەمەرجێ من سەر و ماڵم سەلامت بێت ئەڵێن باشە وڵاتەکەی داگیرەکەن خۆشیەکەی لەوایە دوای ماوەیەک ئەم سەرۆکە لە سێدارادەن ئەوەی کە لە کاتێکە وا ڕێکەوت بووکە ئەم خۆی بەس ئەوەندە خۆی سەلامت بێ ئیتر وڵاتەکەیان تەسلیم بکە ئەمە چیرۆکی لەشی ئێمەیە کاتێک دەرزی تێکەڵی بۆ بەکارێنی چۆن کاتێک ئێمە تووشی هەڵامەتێکە بین تووشی ئیلتیاباتێکە بین بوونی نیشانەی تاو ئازار نیشانەی بوونی شەڕێکە لە نێوان جوندەکانی جسمی ئێمە لەگەڵ ئەو ڤایرۆس و بەکتریای کە هاتۆ دە جسمی ئێمە خۆشیەکەی ئەوەیە ئەم شتە نیشانەوەیە کە لەشکرەکەی ئێمە خەریکە زاڵە بێ بەسەریان خەریکن لە ناویانە بن بەڵام کاتێک تۆ دێی ئەم دێکسایە یا ئەم تێکەڵەیە ئەدەی بەم نەخۆشە یەکسەر تۆ دێی جوندەکانی خۆت لە ناوە بێ یاخود ئەیان وەستێنی ئازیانە دیتی کە شەڕەکە ڕاگرن خۆ بۆ ناوەستێت کە ئیتر شەڕەکە وەستا ئەمانە ئیتر ئەم بەکتریا ڤایرۆسە دەسەکەن بە کۆنتترۆلکردنی لەشی تۆ بەشێکی زۆر لە خەڵکی گیان لە دەستدەن بەڵام ئێمە نایان بینیم کەسەکە خۆشی نازانێت چواردەوەرەکەشی نازانێت کە هۆکارەکەی ئەم دەرزی تێکەڵەیە بۆیە بەکارهێنانی دەرزی تێکەڵە بەداخەوە لە ئەنجامی نەبوونی معلوماتێکی تەواوە لەسەر ئەم دەرمانە و نەبوونی هەڵگرتنی مەسوولیەتە لەلایەن ئەوانەی کە دەرزی تێکەڵە بەکارێنن بۆ نەخۆش کاتێک ئێمە دێین ئەم دەرزی تێکەڵەی ئەدەین بە نەخۆش وەکو وایە ئۆتۆماتیکی وتە بێتمان بە باکتریا ڤایرۆسەکان وەرن کۆنتترۆلی لەشی ئێمە بکەن بەڵام باخۆمان سەلامەت بەڵام بۆچی کە دەرزی تێکەڵەکە ئەەکەی چەند ساعتێک ئیسراحەتەکەی دکتۆر ئاماژەم پێدا بوونی تاو ئازار و لەشداهێزران نیشانەی بوونی شەڕە نیشانەی ئەوەیە کە ئیتر تەپڵی سەرکەوتن نزیکە کە لاشەی تۆ خەریکە زاڵە بێ بەسەر بەکتریا ڤایرۆسەکە بەڵام کە تۆ نەتوانی بەرگی ئەم شتە بگری دێی دێکساکە و بەکارێنی مەسەرەن بێتاکە بەکارێنی ئەم دێکسایە ئەم نیشانانە لە کۆڵەکاتەوە بەڵام ئەبێت تۆ لەوە تێبگەی ئەم نیشانانە بۆچی نەمان لەبەرەوەی تۆ جوندەکانی خۆتت وەستاندووە ئیتر سەرەی هجومی پێچەوانەیە کاتی ئەوەیەکە لەشکری دوژمن زاڵ بێ بەسەر جسمی تۆیە و من نمونەی کۆسی پەتایەکەش درێژەکاتەوە بەتاکی نمونەی بەرچاو من ینی کەسی ناسرا و نزیکی خۆم هەیە کە تووشیم هەڵامەتە بۆ کە زۆر هەمومان نازانین کە بەشێکی زۆری لە 1995 بۆی ڤایرۆسەوەیە هاتووە تاو ئازار و لەشداهێزرانی هەبوو و دەرزیەکی تێکەڵە یاوە لە خۆی ئەمە لە ڕۆژی چوارەم بۆ پێنجەماکە ئەگەر بیتوانای خۆی بەرگە بگرێت سێ ڕۆژی تر ئەمایەوە عین چونکە حەوت بووە دە ڕۆژێک ئیتر کۆرسەکە تەواو بێ کۆرسی ڤایرۆسەکە و ئەگەویتەوە دۆخی ئاسایی خۆت بڕوا بکە لە دوای ئەوەی کە لەشداهێزران و شتەکەی نەماوە دوای دەرزی تێکەڵە ئێستا یەک دانە مانگە کۆکە و بەرەو هەناسەتنیش ئەڕواتیای ماوە یعنی ئەگەر سەبری بگرتایە سێ ڕۆژی تر تا ئێستش لەسەر بێ نیشانەکانی
نەخۆشەکەی تێدا ماوە کە بە خراپتر تیاشکێتەوە چونکە تۆ بەرگری خۆتە دابەزانەوە لە مقابلە هێرشی دوژمن و بەکتریاکان بە بەردامی لە دابشبوونان زۆر بە خێرایی زیاد دەکەن لەسەر جسمی تۆ زاڵە بن بەسەر تۆ ئەو کاتە بۆ جاری داهاتوش مەترسێکی گەورەتر توشتە بێ بەکتریاکان زیاتر زاڵە بن بەسەرتە هەر بەکتریایەکی تر توش بوو زیاتر ئاسانتر معڕەزی بووی کە نیشانەکان زۆر بە قورسی تیادا دەرکەوێت بەشێکی زۆرمان گلەیەوەکەن کە هەموو ساڵێک چەند جارێت تووشی پەتا بن لە هەمان کاتا وەک جەنابەت باست کرد بیریان چووە هەر جارێت تووشی پەتا بن چەند جارێک دەرزی تێکەڵاکەن بۆ جاری داهاتووتر بەرگریان لاوازە و توانای خۆڕاگریان نییە بەسەر ئەو بەکتریا و ڤایرۆسانی کە تووشی بەداخەوە مە خەتای خۆیانە یەک معلوماتی بەسی دەگەر بڵێن بەس ئەوەندە نەخۆشی ئێمە لەوە تێبگات کە ئێمە خۆشببختانە لە زۆربەی بنکە تەندروستیەکانە هەموو ساڵێک لە وەرزی پاییزە لە مانگی تقریبەن 9 جەیە ڤاکسینی ئینفلۆنزا هەیە ئەگەر بەس بچن ئەم ڤاکسینە بدەن لە خۆیان ئەگەری توشببوونیان بە هەڵامەت بە ئینفلۆنزا زۆر دابەزێ ئەمە سەلامەتتر و باشترە لەوەی کە بچن لە کاتی کە توشببوونیان بە هەڵامەت بچن دەرزی تێکەڵا بەکاربێنن کاک زۆر یەک قسە بکەین لەسەر دەرزی تێکەڵا لەوانەیە هەندی هاوڵاتی وا تێگەشت بن هەر دەرزیە کە دروست کراوە بۆی لە کاتی پەتا بێ لە خۆت ئەڵێ هاوڵاتی ئەڵێ ئەم دەرزی تێکەڵەیە کە خۆی دروستکراوە بۆ ئێوە پێمانەڵێن مەیکەن ئایا دەرزی تێکەڵا بۆ ئەمە دروستکراوە یا ئەو ئیشە ئەکا یا ئیشی دیکەی هەیە دکتۆرگیان خۆی لە ڕاستیە دەرزی تێکەڵە دروست نەکراوە ینی دەرمانی نییە دوو دەرمانی تیاژوانە ئێمە بەداخەوە لە دەرمانخانە لا کۆڵانەکانە لە نۆرینگەکانە تێکەڵ ئەکرێ یعنی ئەگەر بێت و سەلامەتی ئەم دوانە سلمێنرا بێت بەیەکەوە بە تاکیر کۆمپانیا گەورەکانی دەرمان تێکەڵیان نەکرد بەڵام بە جاجیا دروست کراوە ئەم دەرمانانە لە حاڵەتی تایبەتە بۆ نەخۆشی تایبەت و بۆ کۆمەڵە نیشانی تایبەت بەکارهێنرێ و زۆر کاریگەریشە بەڵام نەک بۆ ئینفلۆنزا و بۆ هەڵامەت باشە مەسەلەن دێکسا بۆ کەسێک ئاین بەسیترین شت کەسێک حساسێتێکی هەبێ یا مەسەلەن کەسێک تووشی دەرمانێکی ئەدرێتێک کە حساسێتی بەم دەرمانە هەیە ئەم دێکسایە ئەدەی نییە زۆری ئیسفادی لەکە بەڵام ئەم دێکسایە بە هیچ شێوازێک لە هیچ ئارتیکل و لە هیچ سەرچاوەیەکی زانستیان نەوتراوە کە دێکسامی سازۆن بۆ ئینفلۆنزا بەکاربهێنرێ بۆ پەتا ئینفلۆنزا بەکاربهێنرێ باشە لەوانەیە پرسیار بکەن بڵێن ئەی بۆچی لە کاتی کۆرۆنایە بەکار هات ئەمە بەپی توێژینەوە سلمێنرا لە کاتی کۆرۆنایەک بە تایبەتی ئەوانی کە ڕێژەی ئۆکسسیجینیان زۆر دابەزی بوو تووشی هایپۆکسیا بوون دەرکەوت دوای تەجروبەکردن لەسەر چەند نەخۆشی دەرکەوت زۆر کاریگەرە بەڵام نەک ئەوانی کە لە بیدایەت و تووشی کۆرۆنا ئەبوون ئەگەر دێکسایان بەکاربێنایە زۆر خراپتر ئەشکاوە بەسەریانە بەڵکو ڕێنمایە تەندروستیەکە وا بوو کە ئەبێ بۆ کەسێ بەکاربێنێت کە ڕێژەی ئۆکسسیجینی بە بەردامی بەرەو دابەزین ئەڕوا باشە بەم شێوازە لەژێر ڕێنمای پزیشکە بە سەلماندنی زانستی سلمێنراکە ئەم شتە کاریگەرە بەڵام هیچ توێژینەوەیکی زانستیمان نییە کە بی سلمێنێ دەرزی تێکەڵا سەلامەتە گونجاوە باشە و کاریگەریشە تەنانەت هیچ توێژینەوەکمان نییە کە بڵێن باشە یعنی ئیسفادی لێ ئەکرێت هیچ توێژینەوەی ئەو کەسانی کە بەکاری ئەهێنن لە وڵاتەیە زۆر بەکاردێ ئایا پێ دوایە ئەو کەسانی کە ئەو دەرزیانش بەکارهێنن هەر بزانن ئەو دەرزیانە ئیشیان چییە و چۆن ئیشەکەن و کاریگەریان چییە؟ من گومانم هەیە ینی ئەگەر بەڕاستی بزانن معلوماتیان هەبێت لەسەر دەرمانەکە ئەو شتە ناکەن ینی تۆ ئەگەر بزانیت شتێک تەنانەت ئامێرێکی کارەبایی ئەگەر بیبێتە ماڵەکەی خۆت بزانی ئەم ئامێرە ئەتەقێتەوە لە ماڵەکەتا ئەیبێ بەکاریمێنی ماڵەوە بە تاکید بەکاری نایێنی ئەمانە بەشێکیان ئەگەر بیزانن ئەوە گوناحەکەی زۆر زیاترە ئەو مەترسیدارە تۆ بیزانیت و بزانی ئەو کاریگەرە مەترسیدارە هەیە بۆ خەڵکی بەکاریبێنی بەڵام ئەگەر نەزانیت مشکلەیە تۆ لە شتێک نەزانیت بەڵام بەکاری بێنی کارەساتە ئەو شتە ینی تۆ یا ئەوە تا ئەیزانی یا نایزانی ئەگەر بیزانی ئەوە کارەسات ئەگەر نەیزانی ئەویش هەر کارەساتە لە هەردوو حاڵەتەکە تۆ نابێ بەکاری بێنی چونکە ئێمە بۆ دەرمان بۆ ئەو شتانی کە مامەڵە لەگەڵ لەشی مرۆڤاکەن پشت بە توێژینەوەی زانستیە بەسین ئەگەر توێژینەوە زانستێکە پاڵپشتی ئەم شتێ کرد بەکاری دێنی نەگەرنا بەکاری نانی باشە دکتۆر ڕەهێڵ ئێمە زۆرمان باس کرد لەوەی کە نابێ ئەوە بەکاربێن و نابێت بۆ شێوەیە بێ بەڵام ئێستا تۆک پزیشکێکی دەرمانساز ڕێنمایی چییە لە کاتی توشبوون بە پەتایەکی ڤایرۆسی وەرزی هاوڵاتی لە ماڵەوە چی بکە و کام دەرمانانن کە پێویست ناکات
پزیشکێک بۆت بنووسێەوە چاودێری بکات. دکتۆریان بەر لەوەی کە باسیەوە بکەین کە چۆن مانەجمنتی ئەم شتە بکەین سیستەمی تەندروستی سەرکەوتو ئەو سیستمەیە کە تەرکیزی لەسەر پریڤێنشنەوەتە ڕێگریکردنە لە نەخۆشی نەک مانەجمنت. ئێمە بەداخەوە ئێستا لە دۆخی مانەجمنتین نەگەشتوێنێتە سەر ئەوەی کە بین پریڤێنشن یاخود ڕێگری بکەین لە نەخۆشی. بەنمونە باسی کۆمەڵە ڕێنمایی بکەین کە ڕێگری ئەەکەن یاخود ئەگەری توشبوونمان بە بەم پەچایە زۆر کەمەکەنەوە. کۆمەڵە ڕێنمایی یەکەم ڕێخستنی سیستەمی خەو، ئەمە سەرێکی ترین فاکتەرە بۆی کە بەرگریەکی تۆکمە و بەهێزمان هەبێت. دووهەم خواردنەوەی بڕێکی زۆر شلەمەنی و ئاو. سێهەم خواردنی سەوزە و میوە. چوارەم وەرزشکردنیکی ڕۆژانەی تر چارەکێک بێت 10 دقە بە پیاسەکردن بێ یاخود بە ئەوە بێ. ئەمانە زۆر زۆر کاریگەرن، یارمەتیمانەدەن کە بەرگریەکی بەهێزمان هەبێت لە کاتی توشبوونمان بە هەڵامەت بەرگریکی بەهێزمان هەبێت زاڵبین بەسەر یا نیشانەکانمان بە قورسی تا دەرنەکەوێت. بەڵام ئەگەر توش بووین چی بکەین؟ ئەگەر توش بووین ئەکرێت کۆمەڵێک دەرمان هەیە ڕێگەمان پێدراوە سەلامەتیشن لەو کاتانەیە. ئێمە ئەم دەرمانانە بە نمونە کاتێک ئەو کەسێک کە تووشی هەڵامەتە بێ بەدەست تاو ئازار و لەش داهێزرانەوە ئەناڵێنە یاخود بێتاقەتە ئەکرێت ئیسفادە لە مەسەلەن پاراسیتۆل یاخود پرۆفینێ بکرا بەڕەچاوکردنی دۆخی تەندروستی کەسەکە، چونکە شەرت نییە پاراستۆل بۆ هەموو کەسێک سەلامەت بێ. بۆ یەکە لە بیدایەتەوە باسی مافەکانی نەخۆشمان کرد و ئەرکەکانی پێویستە نەخۆش ئەرکی ئەوەیە کە پێی بڵێ بە چ دەرمانی حەساسیەتی هەیە و کامانە ئۆرگانانی کە باشیش ناکەن، نەخۆشی جگەری هەیە، گورچیلی هەیە. ئەمانە کە ڕەچاوی ئەمانەکرا ئەتوانێت سوود لە پاراسیتۆل یاخود پرۆفین ئەمانە وەربگرێت بۆ کەمکردنەوەی نیشانەکانی هەڵامەت. ئەم دەرمانانە تەئسیر ناکەنە سەر خانە بەرگریەکانمان، یعنی خانە بەرگریەکانمان ئێمە هەر شەڕ ئەەکەن، بەڵام نیشانەکانی نەخۆشی وەکو تاو ئازارەوەوانە بۆی ئەم دەرمانانەوە کەمە بێت و هیچ تەئسیرێکیش لەسەر بەرگریمان ناکە، بەڵکو جوندیەکانی جسمی ئێمە بەردەوامن لە شەڕکردن لەگەڵ ئەم بەکتریا ڤایرۆسەیە. زۆر باشە بەڕێز دکتۆر ڕێهێڵ فەرهاد پزیشکی دەرمانساز، زۆر سپاس بۆ ئامادەبوونی.